وەزیر تایبەت بەو پرۆژانی کە تەواو نەکراون لە سنووری پارێزگای سلێمانیە بە تایبەت ڕێگای نێوان سلێمانی بۆ ڕانیە ئەمە گەیشتۆ بە چی؟ لیژنەی دروست کراوە لیژنەیە گەیشتە چی؟ بەڵێ ڕێگای دوکان چوار قڕنا لە سێ قۆناغ پێگەی کە بەشێکە لە ڕێگای سلێمانی دووسایدی نێوان سلێمانی هەولێر کە سلێمانیش بە دەبەری ڕاپەڕینەوە بەستێتەوە. قۆناغی یەکەمی لە ساڵەوە پێنجی زیاتر تاو بووە، قۆناغی دووەم لە ساڵ 25 تاو بووە. لە ماوەی ڕابردووە ئێمە لە ئەنجومەنی وەزیران وە لەگەڵ نووسینگەی بەڕێزگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی تازەدانراو بۆی قۆناغی دوو سێ بکرێ بە یەک، بۆ ئێستا دەرخستەی پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانە چەند ڕۆژی داهاتوو تەسەورەکەم لە دوو هەفتی تر تێپەڕ نەکات وەڵامی ئەنجومەنی وەزیران بێتەوە بۆی بتوانین ئەو پرۆژێش دەست بکاتەوە بەکارکردن. کەی من ئۆتۆمبیلێ لێ بخۆڕم لە سلێمانی و بچم بۆ هەولێر بە دووسایدێکی خۆش و جوان نابڕەوە. ئێستا دووساید طبعاً دووساید ڕێڕەوی دووسایدەکە تۆ لە سلێمانی چیتە دوکان لە دوکانە چیتە نزیکی پێشوی بگێتە پردی هیزۆب لەوێەوە لە تونەلی هەیە بە سوڵتانەوە بێ بچیتەوە کۆیە لە کۆیەشەوە بە دووسایدەکە چیتەوە هەولێر. ئێستا کارکردن لە ڕێگای دووسایدی هەولێر کۆیە دەستمان پێ کردووە، لاینده شابێت تونەلی هەیە بە سوڵتان تاوا بکرێت. ئەوەی کە تۆ باست کرد چەند ساڵێکی ئەوێت، یعنی ئەگەر ئێستا هەموو شتێکیش حاضر بێت لانی کەم 3 ساڵ بۆ 4 ساڵی ترتەوێت تاوەکو ئەو ئومێدەی جەنابەت بدەیتی کە هەمومانە ئومێدی منیشە. جەنابی وەزیر پرۆژەی بابەتی قیتارەکە گەیشت بەچی ئەمە چی بۆ ئەم بابەتە کەوەنە توڵی کێشە و قسەی لەسەر کرا بابەتە؟ ئەوە بابەتیش استراتیجیە و پرۆژێکی یەک دوو ڕۆژی نییە. ئێمە هەنگاوی یەکەمان تەواو کردووە کە ڤیزیبلیتی ستەدی پرۆژەکە بۆ ئێستا لە قۆناغی دیزاینین لەگەڵ تاوبوونی گفتوگۆکان بۆ دیزاینکردنی پرۆژەکە چێتە قۆناغەکانی ترەوە. گرفتێکی زۆر هەیە و ڕووداوی چوی زۆر دروستە بێت. ئەم بام دەقێشی لەسەر بێ گرفتێکی زۆر هەیە لەوی تێرانەی کە لەسەر ڕێگا دووساید و یەکسایدەکان هەیە لە سەر ڕێگاکانی دەرەوەی شار چی کراوە بۆی کە پەڕینەوەی تیاوی بۆ پەڕینەوەی ئۆتۆمبیل بەتایبەتی لەو شوێنانەی کە قەرەباڵغی هەیە یاخود شارۆچکەیەک لەسەر ئەوەیە ئێمە لە وەزارەتی ئاودانکردنەوە هەساوین بە دیزاینکردنی ژێڕە و یاخود پردی بەرزەپرد بۆی بتوانین ڕێی بە بەرزەپردەوە یا ژێڕەوە ئەو گرفتانە چاسەکەی بۆ ئەو ڕووداوانە لەوێ ڕوونیان ئومێدەوارین دوای تاوبوونی دیزاینەکان بەپێی ئەو داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەستیەتی لە ساڵانی داهاتوو بودجێ بۆ تەرخان کرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە.